علاجی کاتی گرفته والله من زونة دین نەیفەرمۆ تەنها ئیسلام واتە ئەو کەسەی کە دینی خەڵک ئازاد ئەکات دەستکەوت و داهاتی خەڵک ئەپارێزێ ژیانی خەڵک ئەپارێزێ لە پێناوی ئەوەیە ئەڕوا ئەوە شەهیدە ئینشاءالله تعالی وەکو عەرزم کردن ئەوەش بەڕژانی یەکەم قەترەشی وەخوای گەورە بەخوایەتی خۆی ئەفەرمێ عند ربهم يرزقون شەهیدەکان ئەوانن کە لە لای خوای گەورە ڕزق و ڕۆزی ئەدرێن واتە توێش و پاداشیان هەمووی لای خوای گەورەیە. الله يمجالني الله لا اختي هوني دەستپێکم ێ بڵێم وتەیەکی بەڕێز ئۆجالان هەیە ئەڵێ چەندێک بتوانن لە ناو ئەو تێکۆشانەدا بەردەوام بن و تێکۆشان بکەن ئەو کەسەشی ناتوانێت هاوکاری بکات خۆ ئەوەشی ناتوانێت دوعای خێرمان بۆ بکات بۆیە لەم دەمەتەقەیەدا ئێمەش ئەمانەوێت ئەوە بڵێین کە لە هەموو بوارەکاندا ئەرکمانە بۆ ئەو دۆخەی کە هەیە هەڵوێستێکمان هەبێت ئەو نەفامی و ناهوشیاری کە لە باشووری کوردستاندا هەیە بە هۆکاری کۆمەڵێ حیزبی سیاسی لە باشووری کوردستاندا کە لە دوو ڕۆ من باسی دەکەم چەندێ ناومێدی و بێهیوایی لە لای خەڵک دروست کردووە لەلایەک وەکو دەسەڵات لە باشووری کوردستان بەداخەوە لێرە و لەوێ خەڵک خۆی دەکوژێ لە بربرسێتی خەڵک نەبوونە خەڵک چالاشی دەکا بۆنان موچە نییە خزمەتگوزاری نییە بەرامبەر بەوەش کۆمەڵێ مافیای حیزبی دەستیان بەسەر هەموو ئەم وڵاتە گرتووە بەسەر ئەم نیشتمانە گرتووە خوایان لەسەر ژیان دەکەن خەڵک ئەو حیزبانەی کە هەن جیاواز لە ململایەنەکانی خۆیان بۆ دەسەڵات جیاواز لە بەرژێوەندی مادیەکانیان بۆ دەستکەوتەکانی گەلی کورد بۆ پاراستنی ئەو دەستکەوتانی کە هەیە هەوڵ نادەن بۆ لە ئێستادا دۆخێک لەگەڵ عێراق هاتۆتە پێش لە جیاتی دەستکەوتەکانمان بەدەست بێنینەوە هەندێک دەستکەوتی تری خەریکە لە دەست دەدەین حکومت ئێستا قەیرەیە کەچی دز و جەردەیە میلەتەکەم گوێ بگرن ئامۆژگاریم وەرگرن 29 ساڵ حکومەتێ نەتوانێ بێتە سەر پێ وەکو مار و هەزار پێ ئەبێ بیان خەیتە ژێر پێ